بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. گەشتینە حەدیثی یانزەهەم لە گوڵبژێری گوڵزاری فرموودە مسابقەی ئەمساڵمان. فرموودەی یانزە باسی لێبوردەیی لە ئیسلامدا دەکات، واتە یەکێکی تر لەو سیفەتە جوانانەی کە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار ئەتوانێت جێبەجێ بکە لە کار و ئاکاری ڕۆژانەی خۆیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی عن جابر رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى. واتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کاتێ لێبوردەیە لە کڕین، لە فرۆشتن و لە کاتێ بڕیارداندا. یعنی ئەم سێ سیفەتەی کۆ کردێتەوە، ئەم سێ مامەڵەی کۆ کردێتەوە لە یەک سیفەتە. ڕەحمەتی خوا لەو کەسە بێ، بۆ نمونە چی بێ؟ لێبوردەیی هەبێ لە چییە؟ کاتێ شتێ ئەفرۆشێ و کاتێ شتێ ئەکڕێ و کاتێکش بڕیارێک ئەدا لە ئیشێکە. لەم سیانەدا لەسەر خۆی بێ، لەسەر خۆیی هەڵبژێرێ. ئەمە سیفەتێکە چووکە لەسەر خۆیی هەموو شتێ جوانەکە. هەر شتێ ئەتەوێ جوان بێ لەسەر خۆت بە، پەلەمەکە هەڵمەچۆ لەسەر خۆت ئیسراحەت بڕیار بدە. ئەو شتە چەنێ تەنانەت ئەگەر ناشرینیش بێ ئەتوانین جوانتری کەینەوە. بەم سیفەتە جوانە، بە تایبەتی لە کڕین و فرۆشتن. چکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێ کردووە لە کڕین و فرۆشتندا و لە بڕیاردانیشە. چکە بڕیاردان ئەبێ ئەو ئینسانە ئاگای لە خۆ بێ. لە شەرعا کەسێک ئەگە ئاگای لە خۆی نەبێ بڕیارش بدا، بڕیارەکەی نابێ جێبەجێ بکرێ. ئەگە دادوەر بێ، ئەگە ڕێیس وڵات بێ، ئەگە لە سەرە مەرگا بێ، نابێ جێبەجێ بکرێ. هیچ کامی لە شەرع ناخواتەوە. ئێستا من و تۆ ڕۆینەوە بۆ ماڵ، ئاگات لە خۆتە، ئاگام لە خۆمە، هەموو قسەیەکەکەین بەڵێ، بەس کەوتیتە نەخۆشی. لە دوای نەخۆشیەکە کە سوکارت کۆ کردەوە، وتت ئەوە مڵکەکەم و ماڵەکەم بۆ کوڕەکەم و بۆ کچەکەم و فڵان، دوای ئەم پیاوە وفاتی کرد، هاتیتە لای مامۆسای وتت وەڵا کاکە لە دوای نەخۆشیەکەی ئەوە نابێ ئیقراری پێ بکەی، چکە مرۆڤ ئاگای لە خۆی نییە. ئەبێ ئینسان ئاگای لە خۆی بێ شتێ قەرارەدا و بڕیارێکەدا. هەموو شتەکانی ترش وایە، چکە ئەبێ ئەو مرۆڤە لە حاڵەتێکە ئەبێ حاڵەتەکەی تەواو دەرونی ئاسایی بێ. ئەگەر ئەوەی تیانە بێ شەرع بڕیار نادا بەو شتانە و ئەو بڕیارەشە زێرەکەی زۆر جار بە زەرەرە شکێتەوە. ئیسە ئینسانی تۆڕوو کاتێ بڕیارەدا، ئەگە بۆ خۆشی بێ، بۆ کەسێکی تر بێ، بۆ هەرکێکش بێ، هەرچیە بێ، سێرەکەی بڕیارەکەی باش نییە، بە مەسلحەت ناشکێتەوە. ئەچینە حەدیثی دوانزەهەممان، کەفارەتی دەمەقاڵێ. ئەم جاواڵێ دوو کەس دەمەقاڵەیەکەکەن، کەفارەتەکەیان چییە؟ دوو کەس ئەوە کەمێ دەنگ بەرزەکەنەوەیان بەیەکەوە خوانەکان شتێک. ئەبی ئومامە ئەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ، قال رسول الله صلى الله عليه وسلم تكفر كل اللحاء ركعتان. واتە سڕینەوەی هەموو عەفو تاوانێک، تاوانی دەمەقاڵێ بریتیە لە دوو ڕکات نوێژ. هەر کاتێک تووڕە بووی، خۆی حەدیسە لەوە شاتووە، ئینسان کە تووڕە بوو دەستنوێژ بشوە، دەستنوێژی شوەرد ئەگە تووڕە بوو دانیشێ، ئەگە دانیشتنە بە دوو ڕکات نوێژ بکە ئیتر لەوەڵە. یعنی ئەگە تووڕە بوو بە پێوە بوو دانیشێ، دانیشت بوو بچێ دەم چای بشۆرێ، ئەگە تووڕەی بەری نەدا دەستنوێژ بشوە، ئەگەر تووڕەی بەری نەدا دوو ڕکات نوێژ بکە. لەم حەدیسەشدا کە دەفەرمێ، ئەفەرمێت ئەوەیە کە ئەو ئینسانە دەمەقاڵەی کرد، لە دوای دەمەقاڵەکە دوو ڕکات نوێژ بکە، ئەبێتە کەفارەتی ئەو دەمەقاڵێ. یعنی هەرچی وتووە لەو دەمەقاڵە ئینشاءالله خوای گەورە لێی خۆشە بێ، خوای گەورە هەموو لایەکمان خۆش ببێ و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.